باشە دکتۆرە با لێرە ئەو پرسیارە لێ بکەم بەر لەوەی بچینە لای کەیسەکان و لای ئەوێنانە قسەیەک هەیە لێرە ئەو وتێم بە خەیاڵدا هەدا قسەیەک هەیە کە دەڵێ قسەی حەق ڕقە ئەو حەقانیە تووشی هیچ کێشە و ناڕەحەتی کردووی زۆر بەس ئەم جێب نەدایتە شتانە ئەمن زەمیرم مرتاحە بەرامبەر خوای خۆم و بەرامبەر میلەتی خۆم بەرامبەر کارەکەش کارەکەم ئەو ئەم پێم کرایەوە بزانم بە 100 کەسی وەکم نیش نەدەکرا بەس بێعەقڵ بووم ژیانم نەبووە ژیانی خێزانی خۆم بە قوربانی تب کرد ئەجا لەو زمانەی قیمەتم نازاندرێ بەس کەنەمە ئەم ڕەنگە بزانن ئەجا حتمما دکتۆرە هەروایە بۆ نمونە کەسێک زۆر سەرکەوتۆ لە کارەکەی خۆیدا کەسێک هەیە کە پیشەکەی خۆی زۆر خۆش دەوێ قەدری نازانن هەلی بۆ ناڕخسێنن بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوتر بێ و خزمەتی باشتر بکە بەڵام کەنەما ئەو کاتە قەدری ئەدی لۆ دەرێن 63 و تەقاعد دنیا 63 لە هەموو وەزیفەی تەقاعد بەڵام لە عولەما تەقاعد نییە تامابی لە ژیان دەبی فێربی لێ هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا تۆفیق و حەبیبەک هەموو جارێ هەر لایەک کۆمەڵێک وێنە و یادگاری تۆ مەعاتیەکە دەچیەوە هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا تۆفیق و دەم گۆم مامە لۆ پێشەمان دەچوومەکن لەندەن قسەی لۆ دەکردم کە لە جێ خۆی چی کردیە لۆ کورد قەواعیدی کوردیەوە داینایە هەزار قسەشیان پێدەگوت تۆفیق و حەبیبەک ئەوش ئاسی خانم ڕئیسی اتحادی نسایی عێراقی هەموو جارە دەیگو ئەمن نەمدەزانی لۆ دەرێ غەمی تومە کە دەچێەوە تومەز ئەو میلەتەکەی باش دەزانی میلەتی بێ عیلم و عەرفان چۆن بە ئیستیقلال دەکەن باشە دکتۆرە ئەو شعرەی بێکەس بەڕای تو ئێستاش هەر دەگونجێ لە بۆ کۆمەڵگا گەلک تەماشا ئەوە بوو کە ئەنگۆ گۆتان کەس هەبووە تووشی خەیبەت ئەمەلت بکە بێئومێد بوو بێ لە ژیان ئەوە بێئومێد بووە عمری 45 سارە 6 جار IVF کردیا با برێن ناوەکەی نەرێن باشە 6 جار IVF یعنی دانانەوە دنیای کردیا ئوردنی کردیا کاتێک کنە من 44 بووە لێرە پێم گوتی بابە تو تێدا نەمایە محاولە کلۆ دەکەم بە تەمای خۆی ئەمن محاولەی خەفیفم لۆ کرد و حەملی بوو ماشەڵڵا لۆ خۆم سەیرم پیادەوە یعنی لە دوای ئەوەی کە تەمەنی بوو بە 44 ساڵ ئەو هەموو ساڵی ئەوە خەریکە دەچێت ئەوەش هەوە نییە ناوەیەکی الحەمدولله ئیتر ئەوە چاویشم داخستیە خۆ پێم گوتم ئەو ڕسم گرتی چونکە باسی مەوزوعت دەکەم زۆر مهمە تەعالەم فێربی هەندە خۆی نەداتە بەروەی وەرە لۆ دانێمەوە فیلمی وەرە لۆ دانێمەوە لە وڵاتەی برابوویتەوە هیچیان بە هیچ نەکردیە تا ئێستا وەڵا دەبینم نهاتەوە زیشی ئەو کات 6 مانگ بوو دو هەر نهاتەوە برێ مندارەکەشم بوو بەس ئەوانەی کە دێن ئەو بێگانانە وەچیم لە تو نییە ڕحمی بە میلەت نییە لە چێدەینی پارەی حەقی چییە ئینشاڵڵە خۆی دەفرۆش هەرەنگ بە زۆر کاتیش کارەکەیان سەرکەوتوش نەبێتن ئەم پێ دەرم سەرکەوتوو نەبووە دەستە ئوردن دەستەوێ دەستێ ئەسڵەن IVF نازانن پرنسپڵی IVF ئەساسی نازانن ئەیاوە